لەلایەن نەخۆشخانەی سیدەکان ئاگادارکرانەوە بە بوونی تەرمی هاوڵاتیەکی بە ئەسڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دوای گەشتنی لێکۆڵینەوەی پۆلیس بۆمان دەرکەوت کە هاوڵاتیەکە بە ناوی مەیسەم کەریم عەلیە تەمەنی 27 ساڵە کە ئەمڕۆ لە کاتی کۆڵبەری کە بە مەبەستی کۆڵبەری هاتوبوونە سەر سنووری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن پازارانی ئێرانەوە تەقەی لێکرا بوو سەرەتا بە سەختی زامدار ببوو دوای گەیشتنی بۆ نەخۆشخانەی سیدەکان لەوەی گیانی لەدەستدا تەرمی ناوبرا و ڕەوانەی پزیشکی دادی سۆران کراوە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێ کردووە بەپێی وتەی ئەوانەی کە لەگەڵ بوون کە یەکێک لەوانەیە کە لەگەڵی بووە برای بوو ماوەیەکی زۆرە ئەوان بە مەبەستی بژێوی ژیانیان کاری کۆڵبەری دەکەن لە نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان دیارە ئەمڕۆ کە لە کاتێک کە ویستە بوویان بار بە شێوەی کۆڵبەری بگوازنەوە بۆ ڕۆژهەڵات لەلایەن پازارانەوە تەقەی لێکراوە و ئەوەیان زامدار بووە و ئەوانی دیکەش گشتیان ڕێیان کردووە بۆ سنووری باشووری کوردستان. ڕووداوەکە ئەوەیە ئەو برادرانە کۆڵبەرن لەسەر سنوورەکان کە کۆڵبەری دێن و دەچن لەوێش کە هاتوونە خاچی باشووری کوردستان دیارە جەماعەتێک کۆڵبەرن 56 کەس بوونەوە و سپای پاسداران کە وەکی ئاگادارین سپای پاسداران لەسەر سنوورەکان پایگای داناوە چون بەفر بوو تا ئێستا ڕێ نەبووە ئێستاش کە هاتوونە ڕێوشتیان خەیان کردووە پایگان داناوە کە دیارە زانیاریان بۆ کە جەماعەتی کۆڵبەر دەخاچی باشووری کوردستاندانە ئیدی هەوان تقریبا مەسافەی 10 کیلومتر بە پیان هاتوونە خوارێ بە پیادە هاتنە خواری و دیارەوە بەسەر و جەماعەتی داکەوتونەوە ناحیەی سیدەکان وەک وتمان ناوچەیەکی سنووریە بۆی ئەو سنوورانە ناتوانن بە شێوەیەکی ئاسایی خەڵک وەکو ناوچەکانی تردا تێیدا بژیت بەهۆی بوونی پایگەکانی ئێران و هەروە بوونی قەرەقۆڵەکانی تورکەش لە ئێستادا ئەمە شواکە کە ناوچەیەکی ئارام نەبی خەڵک نتوانانی بە ئاسانی ژیان لەم ناوچەیەدا بکات.